ئەم کتێبەی تریان ئیمام مۆسا عەلی باپیرە خوازدای بە خێری بداتەوە ئەویش کە ئەم کتێبەی نووسی و کتێبێکی باشە و ئەمیش لە حەجمی متوسط طبعا ئەگەر قیاسی بکەینەوە بەسەر ئەو کتێبانەی کە وتمان وەکو بەیهەقی و ابن القیم و ئەوان کتێبەکەی ئەمیش بە فارسەکەشیەوە طبعا نزیکی 750 لاپەڕەیە کتێبێکی زۆر باشە و بەو صفتەش کە مام مۆسا عەلی باپیر خۆی پیاوێکی بەرپرسی کۆمەڵکاریە بەرپرسی داوایە بەرپرسی کاری جیهادی بووە بەرپرسی کۆمەڵێکی سیاسیە طبعا و اهتیمامی بە گۆڕانکاری کۆمەڵگەکە هەیە حتما لێرەش اهتیماماتێکی زۆر باشی داوە لە هەندێک شوێنە وەکو ئەحکام لێی وەرگرتوون بۆ گۆڕانکاری ئەم دەرسانی کە لێوەی وەرەگرین چییە و چۆنە و طبعا دەلیلەکانیشی هەروەکوتم لە قورآنی پیرۆزی شۆهێناوە و سەنەدی حەدیسەکانیش زۆریش اعتیمادی کردوتە سەر ئەوانە کە مەراجعن بە شێوەی حەدیس بۆی نەڕۆیشتوەکو توێژینەوەی حەدیسەکە طبعا چونکە لە سیرە هەموو کەسێک واناکە بەڵام لە سەرچاوەکان کە لێی وەرگرتون سەرچاوەکان متمانە پێکراون و کتێبێکی نایابیشەوە هیوادارم حوسەڵەشتان ببێت لە خوێندنەوەی چونکە کتێبێکی ئاوا 700 لاپەڕە و 800 لاپەڕە بەڕاستی بۆ سیرە شتێکی گەورە نییە کە مەفروزە بی خوێندنەوە ئینشاء الله.